مانامەدەیە کۆسار سەبارەت بە ڕۆژی دادگەری گیان ئەویش بەڕێز مامۆستا هاوارکەریمە مامۆستای زانکۆ مامۆستا هاوار سوپاس کە لەگەڵ مانایت بەیانیت باش من ئەمێ سەرەتا لەوە پرسیار بکەم ئەم یادەکە 20 شوباتە هەڵبەت خۆم و کۆساریش بە کورتی ئاماژەمان پێەیە ئەم یادە ڕۆژی جیهانی دادگەری کۆمەڵایەتی کە 20 شوباتە لە هەرێمی کوردستان چۆن بایەخی پێدرێت؟ باش بەیانی سپاس نیوز و هەموو بینەرانش باش دیارە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1990 و یعنی بزەبت لە دوای 2023ەوە یعنی با بڵین ئەویش وەکو هەموو وڵاتە زۆر پێشکەوتەکان وڵاتە زۆر دیموکراسەکان پابەندی ئەم ڕێکەوتنامەیە بوو کە دیاریکردنی 20 فەبریوەرە وەکو ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی نایەکسانی کۆمەڵایەتی و ڕۆژی گیانی دادگەری و یەکسانی کۆمەڵایەتی دیارەگەر وەکو مێژوو بۆی بگەڕێنەوە لە دوای ساڵی 1945 بزە بە دوای جەنگی جیهانی دووەم ئەو دوو شەڕە گەورەی کە بەسەر مرۆڤایەتیە هاو زیاتر ناوێنە شەڕی ڕەگەزپەرستی شەڕی ڕێیسیستم شەڕی چینایەتی و زاڵگرین نەتەوەیەک بەسەر نەتەوەیەکی ترا ئەوەی کە نازیزمەکان هاتن دوایەوە ئەوەی جەماعەتی ئیتالیا ئەوان هەتا ساڵ 1945 هەموو دەوڵەتانی سەر ڕووی زەوی بەوە گیرۆ دەبوونکەوە نەتەوەیەک فەرزکەن بەسەر نەتەوەیەکی ترە جیناتێک فەرزکەن بەسەر جیناتێکی ترە ڕەگەزێک فەرزکەن بەسەر ڕەگەزێکی ترەوە باوەڕێن بە تەبەقاتی نەتەوەی ڕەسەن لەگەڵ نەتەوەی نەڕەسەن و ئەمانە هەبوو لە دوایەوە هەموو ئاریشە و گرفت و بەدەیان ملیۆن کەسی تیا بوون بە قوربانی نەتەوەیە گرتووەکان و وڵاتە زۆر پێشکەوتە و دیموکراسەکان 20 فەبریوەریان دانا وەکو ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی نایەکسانی کۆمەڵاتی ڕاستی شتێک ڕاستکەمەوە یەکەمین جار کە ئەم نایەکسانی کۆمەڵایەتیە وەکو بنەمایەک بۆ نەتەوەی گرتوەکان کە دیاریکرا لەسەر بنەمای نەژاد بوو کە نابێت نەژادێک فەرزکرێ بەسەر نەژادێکی تردا نابێت ڕەنگێک فەرزکرێ بەسەر ڕەنگێکی ترا ئەمە ڕەنگی سپیا ئینسانی باشن هێزرماندن بە ئاوەزن بەڵام ڕەنگەکانی تر خراپن دەبەنگن نازانم ناچالاکن ئەمانە بەڵام دواتر و ساڵانی دواتر ڕەهەندی تری لێکەوتەوە کایەتری لێکەوتەوە هاتە بواری جەندەرەوە هاتە بواری چینایەتی کۆمەڵایەتەوە هاتە بواری پێگە کۆمەڵایەتەکانەوە لە هەموو ئاستە جیاوازەکانی کۆمەلگا بەرەنگایی نەدادی کۆمەڵایەتی بوونەوە و یەکسانی کۆمەڵایەتیان کرد بە بنەمایەک بۆی کە تۆ کە لە کۆمەلگایەکە نیشتەجێی ئەو کۆمەلگایە لە ڕووی تەبەقاتیەوە ئێمە ناڵین یەکسان بکرێنەوە چونکە شتێکی مەحاڵە بەڵام ئەو گاپەی یان ئەو جیاوازێکەوە دروستی کردووە لانی کەم تۆزێک نزیک بنەوە لەگەڵ یەکتری باش مامەسا با بینە سەر بابەتێکی تر ئەویش باسکردن لە کۆنفرانسەکەی ئەمڕۆ کە جەنابەت لە بەهاوبەشی لەگەڵ زانکۆی سنەیە کۆنفرانسێک بەڕێواچە لە گەرمیان پێم باشە باسێکی ئەومان بۆ بکەیت و ئەو بابەتەی کە جەنابەت قسەی لەسەرەکەی باسی چی ئەەکەی و گرنگیەکەی بۆ چ شتێک ئەگەڕێتەوە ینی بۆ لەم ڕۆژەیە و ئەم بابەتت هەڵبژاردووە. بەڵێ سەرۆکاتی زانکۆی گەرمیان و سەرۆکاتی دانیشگا کوردستان لە سنا هەردووکە لەگەڵ لەسەر ئەوە ڕێککەوتنکەوە لەم ڕۆژیا وەرکشۆپێکی نێودەوڵەتی ئەنجام بدرێت بۆ شارکردنەوەی خوێندکارەکانمان سەبارەت بە بابەتی دادگەری کۆمەڵایەتی و یەکسانی کۆمەڵایەتی من وەکو مامۆستا لە زانکۆی گەرمیان اختیار کرام کەەوە بابەتی تایبەت بەخۆمە هەبێەوە دوو مامۆستای زۆر بەڕێژش دکتۆر سعدی لەگەڵ دکتۆر کەمال خالقپەنە هەردووکیان وەکو میوان لە زانکۆی کوردستانەوە هاتوون بۆ ئێرە و دوو سەعاتیکەی شەڵا بابەت پێشکەشەکەین ڕاستی ئێمە لە کۆمەڵی ڕەهەندەوە باسیەکەین من کە سەیرەکەین بۆ نمونە ئەم 10 ساڵەی ڕابردووە بەداخەوە لە کوردستانە هەوڵە درێت کەەوە جیاکاریەک دروست بکرێت بە تایبەتی لە هاتنە پێشی کەتی تایبەت ئێمە ماڵی تایبەت دروست کراوە گوندی تایبەت دروست کراوە نەخۆشخانەی تایبەت دروست کراوە قوتابخانەی تایبەت زانکۆی تایبەت ئەو هەموو VIP و ئەو هەموو تایبەتیە وای کردووە جیاوازێک دروست بێ لە نێوان کۆمەڵانی خەڵکە کە هەر بە سیمایەوە بە جلوبەرێکەوە زانیکەوە ئەمە های کلاسە ئەمیتریان کلاسەکەی نزمترە ئێمە
یعنی لەگەڵ ئەوەی قبولکردنی بۆ نمونە لیبرالیزم و هاتنە پێشەوەی تەکنۆلۆژیا بەڵام ئەڵێن بە شێوەیەکی تەندروست دەست و پەنجەی لەگەڵ نەرمکرێ ناکرێتەوە کۆمەڵگایەکە بە درێژایی مێژوو بە یەکسانیان بە نزیک لە یەکسانی هاتوون کە هەمومان پیشە و پێگەی نزیک لە یەکمان هەبوو لە کۆمەلگا ئێستا لە پڕێکە کە سیستەمی کەپیتالیزم و سەرمایەداری هاتوون ئەو گاپە ئەو کلێنە گەورە دروست کرێ ناکرێت تۆ خانوویەک دروستکەی کە چەند پاسەوانێک کە بتوانین نزیکی بیتەوە لەگەڵ خانوویەکی تراکەوە کەلاوەیە و هەموو شتێ ڕاستی بابەتی ئەو بابەتێکەوە من تەرخانم کردووە هاتنی نیولێرالیزمەوە جیاکاریە لەسەر بنەمای ئابووری و ئەو بازارێکەوە خەریکە نایەکسانی دروستەکات. بەڵێ مامۆستا هاوار من پرسیارەکەی کۆسار پرسیارێککەی لا دروستکردم تا چەند گرنگە ناوەندە ئەکادیمیەکان گرنگی بە دادگەری کۆمەڵایەتی بدەن هەڵبەت بە ئامانجی ئەوەی کە هۆشیاری و زانیاری زیاتر بۆ کۆمەلگا بڵاو بکرێتەوە وەک خۆت باست کرد ئەم دیاردانە بۆ ئەوەی بتوانرێت ئەم جیاکاریانە ئەم دیاردانە قۆناغ بە قۆناغ چارەسەکرێ تا چەند گرنگە ناوەندە ئەکادیمیەکان گرنگی بەم دەستەواژەیە بدەن. بەڵێ وەڵەکە کردووە خۆی ڕاستی مەگەڵام لە کوردستان لە دوای 2023ەوە و ئەتوانین بڵێ لەم 10 ساڵی ڕابردووە هەوڵێکی زۆر باشە ئەویش هاتووەتە پێشەوە زۆر داوای لە زگاکانی ڕاگەیاندن کردووە داوای لە ناوەندە ئەکادیمیەکان کردووە NGOکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەشای دروستکەن ئێمە وەکو پێشترش باسم کرد ناتوانین کۆمەڵگەیەکی 8 ملیۆنی هەمووی لە یەک ئاست و یەکسانە ببینین طبعاً هەر وەکو پێگە کۆمەڵایەتەکە جیاوازیەکە هەیە بەڵام لە چەند ڕەهەندێکە ئەبێ ئەگەر زانیمان هەستمان بە مەترسیکی لەبێ بیوەسین یەکەمیان بەتایبەتی ئەبێ دەستەبەرکردنی مافەکانی ئینسان بێ بە شێوەیەکی یەکسان ڕاستە پێگەکان ئەگەر جیاواز بن ئاسی ئابوورێکە جیاواز بێ بەڵام تۆ ماف دەبێ وەکو یەک بێ لە ڕووی دەستورەوە بێ یەکسان بێ هەمووی ئەو جیاوازیە ڕەگەزەی کەوا دروست کراوە لە کۆمەلگا ئەبێ کەم هەوڵ بین بیسڕینەوە طبعاً ئەمە بە سیمیناریان بە وەرکشۆپ بە کۆنفرانسی ناکرێ دەستگاکانی ڕاگەیاندن ئەبێ لە ئاستی خۆیان ئایشکەنەوە ناوەندە ئەکاتیمیەکانش خۆی هەر وشەی دادگەری کۆمەڵایەتی مەبەست لە کۆمەڵایەتەکە ئەوەیە لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئێمە ئەبێ ئەو دادگەریە بچەسپێن ئاستی کۆمەڵایەتەکە چییە لەسەر بنەمای ڕێزگرتنە تۆ بە نمونەی بینی ئەگەر تۆ بە شەقامێکە تێپەڕی بۆ نمونە یان دانیشت بێتی کەسێک کە ئەدا بەلاتە تێپەڕێ جلێکی ئاسایی و لۆچ و کوردەواری و پیسەوانی پێوەیە هیچ خۆتی تێک نەداوە بەڵام کەسێکە بینی بە قات و چاکەت و بۆین باخ و جلی ئوت و کراوە ئەمانە دوای خۆت کۆکەیتەوە و هەستەکەی کەسێک هاتووە کەوا پێگەیەکی بەرزیەوە تۆ لە نۆستالۆژیاتە لە نەستا ئەوە چەسپیوە کەوا تۆ جیاکاریت کردووە لەسەر بنەمای ئەوەی کە ئەم جلێکی پاک و پختری لە بەرای ئەو جلێکی ناپاک و پختە ئێمە لەسەر ئاستە کۆمەڵایەتەکە زیاتر جەختەکەینەوە ئەوەی کە بەڕستانش ئاماژتا بێگە لەسەر بنەمای ڕێز خۆشەویستی بەدەمەوە چوون هاوکاری ناکرێتەوە لە سەرەیەکی نانە کە چەند کەسێک وەستاون کەسێک بەجلێکی تایبەتەوە دێتەوە سەرەکەی پێشی مناڵێک بخە یان پێشی ژنێک بخە یان پێشی کرێکارێک بخەیت ئێمە زیاتر ئەوەی کە وەکو هەر سێ دکتۆرەکە کار ئەمڕۆ وەرکشۆپمان لەسەر ئاستی کۆمەڵایەتی کە بەها کۆمەڵایەتەکان بۆ کۆمەلگا بگەڕێنینەوە یان هەوڵ بدەین وەشارێک دروست بکەین کەوا لەسەر بنەمای گیانی هاوکاری و بەدەمەوە چۆر ئەو یەکسانی فراهەم بکرێن نەک لەسەر بنەمای کەسێک چەندێ پاری پێ و کەسێک چەندێ پاری پێنێ. مامۆستا جەنابەت خۆت مامۆسای زانکۆیت ئەمەوێ بزانم ڕۆڵی پەروەردە لەم کایە چییە؟ یعنی پەروەردە تا چەند ئەتوانێ کەسێک تاکێک دروست بکات کە بتوانێت دادپەروەری تا سەقامگیر بکە بتوانێت لایەنە کۆمەڵایەتیەکانی تا جێگیر بکە پەروەردە چ ڕۆڵێکی هەیە؟ وڵاگەر بینە سەر پرۆگرامەکانی خوێندن لە قوتابخانە بابەتێکمانەیە کارامەیی و بە هاوکۆمەڵایەتەکان و چەند بابەتێکی تریشمان هەیە ئەوە هەر بابەتی پەروەردەی ئیسلامی پەروەردەی هونەر و ئەمانە ڕاستی زۆر بە جوانی
ئاماژەی بابەتی یەکسانی و دادگەری کۆمەڵایەتی کردووە دژی جاکاری کۆمەڵایەتیە ئەوەی کەوا گرنگە کارکتەری مامۆساکەی ئەو کتێبەیەوە لە بەردەمی مامۆسایەتەمان قسە ناکات ئەوەی کە یێنێتە قسەکردنەوەوانە مامۆساکەیە ئایا ئەو مامۆسایەت چۆن ئەتوانێت بە شێوەیەکی تەندروست وا لە قوتابیەکان بکات کە لەو مەنهەج و پرۆگرامە تێبگەن و ڕنگدانەوەی لە کەسایەتیانە هەبێت ئەمە گەر سەیری بابەتی ئاین بکەین بۆ منە ئاینی ئیسلام زۆر جار یعنی لە زمانی مامۆسایانی ئاینیەوە ئەیبیسین کە هەموو مسلمانەکان یان هەموو ئیماندارەکان وەکو دانیشانەوان ئەگەر دانەیەکیان یەک تۆز سانتیمێک زیاتر بێت لە دانیشانەکانێتر ئەوە تۆ کە ئەیدەی لە قژ و هەموو سەر و بریندارەکە یان هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامە کە ئاڵێ جیاوازی نێوان عەرەب و عەجەم نییە مەگەر بە ئیمان و تەقوا و ئەمانە ئەوەی کە گرنگە ئایا کارکتەری مامۆستا چۆن ئەتوانێت ئەم پەیامە دینیانە بگەێنێ یان وەکو باسم کرد لە پرۆگرامی خوێندنی وانەی کارامەیی و بە حکومەڵایەتەکانە زۆر بە جوانی لە هەموو قۆناغەکانی خوێندنە باوەی دادگەری و گیانی هاوکاری و بەدەمەوەجوون و یەکسانی باس کراوە من لەبەرو خۆم چەند ساڵێک ئەو دەرزانم وتوەتەوە باوەڕم وایە پرۆگرامەکانی خوێندن زۆر بە باشی حەقی داوە بەم بابەتە ئەوەی کە گرنگە مامۆستاکەیە کە چۆن ئەم بابەتە ئەگەێنی وەی کاتە فەرهەنگ لە ڕنگدانەوەی هەبێت لە ڕەفتاری کۆمەڵایەتی قوتابیەکەەوە تەعاملکردین لەگەڵ هاوڕێیان و هاوپیشە و هاوگروپەکانی. بەڵێ مامۆستا هاوار وەک لە سەرەتاوە باسی دیاردەی جیاکاریمان کرد ڕەگەزپەرستیمان کرد بۆ نمونە منداڵەکەم لە خوێندنگەیەکی تایبەتە بەڵام کۆسار نە لە خوێندنگەیەکی حکومیە بە یاخود بە پێچەوانەوە یاخود کاتێکێکێک نەخۆشەکەوێت توانای نییە بچێتە نەخۆشخانەیەکی تایبەت ئەچێتە نەخۆشخانەیەکی حکومی. چی بکرێ بۆ ئەمە جگە لە ناوەندە ئەکادیمیەکان کە باسمان کرد کە بایەخ بەم پرسە ئەدەن ئایا ئەرچی لایەنە پەیوەندی دارەکان و تەنانەت ڕێکخراوە ناحکومیەکانیش نییە کە گرنگی بەم کەیسە بدرێت و قۆناغ بە قۆناغ ئەم دیاردەیە بەرەو چارەسەری بڕوە؟ وڵای هەر ڕەخساندنی خزمەتگوزاریەکی باش ئابوووریەکی بەخۆت بۆ کۆمەلگا تەبعاً ئەو نایەکسانیە کەمەکاتەوە. بەڵێ من چەند جارێک ئاماژەم پێکردەوە هیچ کۆمەلگایەک نییە هەمووی وەکو یەک بژی لایفستایلی مرۆڤەکان لەگەڵ یەکتریا جیاوازە بۆ لایفستایلی ئێمە لەگەڵ یەکتریا جیاوازە چونکە ئاواتەکانمان خۆزگەکانمان دنیابینیمان تموحمان لەگەڵ یەکتریا جیاوازە من حەز دەکەم ستایلێک لە جلوبەرگ بکەم ماشینێکی جیاوازترم پێ بێ لە شوێنێکی جیاوازترا بژیم یان مناڵەکەم بۆ نمونە لە خوێندنگەیەکی تر بێ ئەمە کەواتە مامۆستا هاوار جیاوازی هەیە ئەو جیاکاریە هەیە لە هەموو شوێنە بەڵام وەک خۆت باست کرد پێویستە بە قەیرانی دارایی ئابووری یاخود دەخلی هاوڵاتی لای ئێمە سنووردارە. بەڵێ فەرموو. بەڵێ و ئێمە زیاتر جەخت دەکەینەوە لەسەر ئاستی ڕەفتاری کۆمەڵاتی لە ناو کۆمەلگا ئەو جیاکاریە نەمێنێ بەڵێشە نییە قوتابیەک لە قوتابخانەیەکی نێودەوڵەتی زۆر کواڵەتی بەرز بخوێنێەوە قوتابێکش لە قوتابخانەیەکی حکومیە بۆ نمونە کواڵەتێکی بەرز نەبێ بخوێنێ. کێشەکەمان لەوایە کە چۆن هاوڵاتیەک هەڵسوکەوت لەگەڵ ئەم دوو مناڵاکە تۆ کە خوێندکارێکت بینی بە سیارەیەکی بەرزەوە بە جلوبەرگێکی پاگۆ بخۆتەوە لە خوێندنگەیەکی ئەهلی تەعاملێکی لەگەڵا جیاواز بکەیت لەگەڵ خوێندکارێ لەگەڵ لە خوێندنگەیەکی حکومیە ئێمە لەسەر ئاستی ڕەفتاری کۆمەڵایەتی گرفتمان هەیە کە نابێ تاقەکان جیاکاریان بکرێت وە بێ ڕەفتاری یەکسانیان لەگەڵا بکرێت لە سەرەگرتنی نانێکەوە بیگرە هەتا ئەوەی کە مافی بەشداریکردنی سیاسی مافی دەنگدان وە مافی خوێندن و خزمەتگوزاری. مامۆستا دەمی هەر یەکێکمانەکەیتەوە باز لەواکەین کە ئەبێ مافی ئەوەی تر پێشێل نەکەین ئەبێ هەمومان یەکسان بین ئەبێ ژن و چین و توێژەکان هەمویان یەکسان بن یعنی لە سەرۆکی وڵاتەوە بیگرە حتایەتە ناو ئاخر کەس کە لە ناو کۆمەلگای ئیشەکە بە کورتی پێم بڵێ هەمومان ئەم قسانە ئەەکەین بەڵام لە واقع ئاوانیە چی بکەین بۆی کە پەروەردەیەکی دروستمان هەبێ و کۆمەلگەیەکی دادپەروەری دروستمان هەبێ بەس بە کورتی وەڵامم بەرەو مامۆستا. وەڵام هەنەک هەر خۆمان بە درێژایی مێژووی ئینسان لەوەتە ئینسان و بیر و نووسین و ئەوانە هەیە هەر خەمی ئینسان ئەوە بۆ کە کۆمەلگەی یەکسان و بێچین بەرهەمبێنێ من ئەو قسەی ئەوە منی گەڕاندەوە بۆ 2005 ساڵ پێش ئێستا سەردەمی ئەسکەندەری مەقدۆنی
فەیلسوفێکی یۆنانی هەبوو بە ناوی دیوژن فەیلسوفێکی زۆر بلیمەت و بەتوانەوەمانە بۆ هەمیشە ئامۆژگاری خەڵکی کردووەکەوە جیاوازی نەکەن لەسەر بنەمایکە ئەوەی کە کێ هەیەی کێ نیەتی جا ڕۆژێک ئەسکەندەری مەقدونی ناوی ئەبیسێ ئەڵێ من ئەڕۆم وای لێ یەکەمکەوە ئەو قەنەعەتانەیە بگۆڕم ئەڕۆدە بەردەم دیوژن پێڵێ تۆ هەر شتێک دەوێت لەسەر ڕووی زەویە هەر منتیقەیەکی جوگرافی دەبنێت تۆکەم بە سەرۆکی ئەو وڵاتەوەوانە تۆ بەس داوا بکە تۆ بۆ ئەوەنە لەگەڵ ئەوایکەوە خەڵکی ئەبێ هەمووی نەیبێ یان هەمووی وەکو یەک هەیبێ دیوژنش پێڵێ بەڵێ منش داواکاریم هەیە یەک داواکاریم هەیە جا ئەسکەندەری مەقدونی پێی سەرسوورمانە بێنێ ئەڵێ لە ماوەیەکی زۆر کەمە قەنەعاتم بێتەوە تەڵەبیات و تموح و ئەوانەی هەبێ ئەڵێ داواکارێکە و چی ئەڵێ بەس یەک تۆز لەبەرەوە خۆرە لا بچیکەوە من خۆرەکە لێمدا ئەتری شتێکم ناوێت مەبەستم چییە بە درێژایی مێژووی ئینسان خەمی ئینسان هەبووە کە کۆمەڵگەیەکی بێچین دروست بکرێت بەڵام ئەمە تقریبان مستحیلە ناتوانین ئێمە کۆمەڵگەیەکی مستحیل دروست بکەین کۆمەڵگەیەکی ئایدیاڵ و نمونەی تەنها ئەوەیەکەوە ئەم جیاوازیەکەم بکرێت ئەم جیاوازیە تەبعاً بەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یا مامۆستایەکی زانکۆ یان ڕاگەاندن ناکرێت ئەوە دەوڵەتێکەوە ئەتوانێت ئەم جیاوازیەکەم کاتەوە بە فەراهەمکردنی ئەو